باسی ئەمڕۆم ئایندەی هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. پلانەکان بۆ هەولێری پایتەخت تەنها لەسەر کۆمپیوتەر و کاغەزەکان نامێننەوە، بەڵکو بەفەعلی دەبنە نەخشەی نوێی ژیانکردن لەو شارە. لەناو جەرگەی ئەم پلانەدا دوو پرۆژەی زەبەلاح وەک شادەمارەکانی شار دەردەکەون. شەقامی 150 مەتری کە بەشێکی زۆری لێ تەواو کراوە و هاوڵاتیان بەکاری دێن. لەلایەکی تریش شەقامی 200 مەتری دروست دەکرێت. ئەم شەقامانە تەنیا بۆ ڕەتبوونی ئۆتۆمبیل نین، بەڵکو وەک دوو بازنەی پۆڵاین و مۆدێرن دەوری هەولێر دەدەن. ئەوەی جێگەی سەرنجە لەم شەقامە نوێیانە کە تەنها بۆ ئۆتۆمبیل نییە، ڕێڕەوی تایبەت بە پایسکیل و شوێنی پیادەڕۆیی و تەنانەت بۆ یەکەم جار ڕێڕەوی ئەسپیش تێیدا جێگیر کراوە، تاوەکو ڕەسەنایەتی گوندەکان و ناسنامەی نەتەوەیی و کوردستانەکەمان لەناو جەنجاڵی شاردا ون نەبێت. چیرۆکەکە بەردەوامی دەبێت و ناوەستێت. هەولێری 2050 دەبێتە خاوەنی هێڵێکی گشتی شەمەندەفەر کە بە دەوری شاردا دەسوڕێتەوە. لە ئێستاشەوە وێزگەکانی دیاری کراون. جا لەناو پلانەکەدا خەمی ژینگە و سەوزایی لەبیر نەکراوە. پارکێکی نوێ دروست دەکرێت کە ڕووبەرەکەی سێ هێندەی پارکی سامی عەبدوڕەحمانە. جا بیێنەرە بەرچاوی خۆت پارکی سامی عەبدوڕەحمان پێم وابێ دوو ڕۆژێک تەوێ گەر بتەوێ هەمووی بڕۆی بە پیادە یاخود پیاسەیەکی تیا بکەیت. ئەبێ ئەو پارکە تازەیی کە ئێستا پلانی بۆ دانراوە چی دەربچێت. لەگەڵ پشتێنەیەکی سەوز بەپانی 2 کیلۆمەتر کە وەک قەڵغانێکی سروشتی دەوری پایتەخت دەگرێت. لەلایەکی ترەوە ئیدی هەولێر وەک تابلۆیەکی ڕێکخراوی لێدێت. خانووەکانی هەر گەڕەکێک دەبێتە یەک ستایل و یەک ڕەنگ. گەشەی نیشتەجێبوونیش زیاتر بەرەو ئاڕاستەی دهۆک و پیرمام دەڕۆن. ئەمە تەنیا ماسەرپلان نییە، ئەمە مانیفێستی شارێکی جیانیە کە دەیەوێت لە ساڵی 2050دا هەولێر نەک هەر پایتەختی سیاسی بەڵکو ببێتە پایتەختی جوانی و ئاوەدانیش لە ناوچەکە و لە جیهانیشدا. خاکی پێشمەرگە و خەبات هەولێر